منای خۆی گەورە میریوان خۆشحاڵ لە بەرنامەیەکی پەروەردەی تایبەت لەگەڵتانم باز لە بابەتێک دەکەین کە گرفتی زۆرێک لە منداڵانە لە ناو ئەم کۆمەڵگا و لە تاوی جیهانێشدا دواکەوتنی قسەکردنی منداڵ گرفتێکە کە نابێ ئیهمالی بکرێت. باز لە قۆناغەکانی گەشەکردنی منداڵ دەکەین لە ڕووی زمانەوانیەوە وەزائیدان کاتێک گرفتی زمانەوانی دەبێت خێزان لەگەڵی بە هۆشیار بێت هەنگاو بنێت پەنا بۆ کەسانی شارەزاو لێ هاتووی بنێت لەو بوارەدا بۆ ئەوەی ئەم گرفتە لە قۆناغێکدا بوەستێنرێت و وردە وردە لەگەڵ تەمەنیدا گەورە نەبێت. لەگەڵ مامۆستا شەو بۆ جەبار کە بەڕێزیان مامۆستای پەروەردەی تایبەت مستای خۆی گەورتان لێ مامۆستاگیان بەڕێزیشتان بەخێر بێن یاخوا سەلامەت بن. زۆر سپاس. سپاس مامۆستاگیان. ئەگەر سەرتا باز لەوە بکەین قۆناغەکانی گەشەکردنی منداڵ لە ڕووی زمانەوانیەوە چۆن پێمان دەناسێنی؟ قۆناغەکانی گەشەکردنی زمان لای منداڵ بە شێوەیەکی گشتی بنەماو بنچینەکانی زمان و قسەکردن لە قۆناغی شیرەخۆرەیەدا لای منداڵ گەشە دەکەن و لە قۆناغی پێش چوونە قوتابخانە بە شێوەیەکی گشتی گەشە دەکات و دەچەسبێت. لەبەر ئەوە قۆناغی پێش چوونە قوتابخانە قۆناغێکی گرنگ و هەستیارە. ئەگەر خێزانەکان بە وریاییەوە بارودۆخێکی لە بار و گونجاو بۆ گەشەسەندنی قسەکردنی منداڵ نەرەخسێنن مناڵەکە تووشی گرفت دەبێتەوە، چ لە ڕووی کەسایەتی منداڵەکەەوە بێت، لە ڕووی توانای زمان و قسەکردنی مناڵەکەەوە گرفتی بۆ دروست دەکات، هەروەها گرفت لە گەشەکردنی عقلی منداڵەکەشا دروست دەکات وەکو پێویست گەشەکردنی عقلی منداڵەکە بەرەو پێش ناچێت. زۆر باش مامۆستا، قۆناغی گەشەکردنی زمان تەوان لە 6 مانگی سەرەتا دوای لەدایک بوون منداڵ دەنگ دەرکردنی هەیە. هەندێک منداڵمان هەیە بۆ نمونە گرفتەکەی بە شێوازێکە کە توانای دەنگ دەرکردنی نییە، بەڵام هەندێک منداڵیشمان هەیە لە قۆناغی دووەمیان دەکە قۆناغی دەربڕین و تێگەیشتنی زمانەوانیە. ئەمیان چۆن باس بکەین، چۆن شیتەڵی بکەین؟ وەکو قۆناغەکان ئێمە 4 قۆناغی سەرەکیمان هەیە. یەکەم قۆناغی ناولێنانی پێڵین منداڵ لەم تەمەنەیە لە تەمەنی 1 ساڵ بۆ 2 ساڵایە. پێش یعنی لە 6 مانگ بۆ 1 ساڵ قۆناغی دەنگدەرکردن و گڕوگاڵکردنە. لە قۆناغی ناولێنانە لە 1 ساڵ بۆ 2 ساڵایە. مناڵ بە شێوەیەکی گشتی لە تەمەنی 1 ساڵیە 3 وشە ئەزانێت، هەتاوەکو تەمەنی ئەگاتە 2 ساڵی ڕێک بە نزیکەی 270 وشە ئەزانێت. لەم قۆناغەیە واتە لە قۆناغی ناولێنانە مناڵ زیاتر دەست دەکات بە وتنی وشە و وتنی شتەکانی چواردەوری بۆ نمونە ناوی شتەکان ئەڵێ ئەمە ئاوا، ئەمە خواردنە، ئەمە کەلوپەلە، ناوی شتەکانی چواردەوریەوەی کە لە ژینگەی مناڵەکەیە هەیە. لە قۆناغی ناولێنانە مناڵ دەست دەکات بە وتنی. لە قۆناغی دووەمە کە پێڵێن قۆناغی قسەکردنی ڕوون و ئاشکرا لە تەمەنی 2 ساڵ بۆ 3 ساڵایە. منداڵ لە 2 شە و 3 وشە ڕستەی سادە دروست دەکات، دەسەکە بە بەکارهێنانی ڕستە کردارەکان بۆ مناڵە من نانەخۆم، من برسیمە، من خۆم ئەشۆرم، من خۆم ئەگۆڕم، من چەپڵە لێدام یان کوڕەکە چەپڵە لێدات، دەسەکە بە بەکارهێنانی ڕستە کردارەکان. لە قۆناغی سێمە کە هەمانە قۆناغی باخچەی ساوایانە کە قۆناغێکی زۆر گرنگە، گەشەسەندن و توانای قسەکردنی زمانی مناڵەکە زیاتر بەرەو پێشەچێت لەم قۆناغەیە. لە تەمەنی 3 ساڵ بۆ 4 ساڵە مناڵ بە نزیکەی 1000 وشە ئەزانێت. مناڵێک کە تەندروست بێ لە ڕووی قسەکردنەوە من لە تەمەنی 4 بۆ 5 ساڵیە بە شێوەیەکی گشتی 1500 وشە ئەزانێت. و لەم قۆناغی باخچەی ساوایانەیە مناڵ دەسەکە بە دروستکردنی ڕستەی درێژ و بەکارهێنانی ڕستی درێژ و ئالۆز لە قسەکردنەکانیان گفتوگۆی سادە دەست پێکات، هەروەها دەسەکات بە گێڕانەوەی چیرۆکی کورد دروست دەکات و ئەگێڕێتەوانێ. لە قۆناغی چوارەمە کە قۆناغی چوونە قوتابخانەیە منداڵ لەم قۆناغەدا گەشەکردنی زمان و توانایی قسەکردنی زیاتر بەرەو پێشەچێت و تا ڕادەیەکی زۆر لە قۆناغی کۆتایی نزیکە بێتەوانە. لەم قۆناغەدا مناڵ بە نزیکەی 2500 وشە ئەزانێت، دەسەکە بە گێڕانەوەی چیرۆک و ڕووداوەکان، چیرۆک بۆ کەسەکان دروست دەکات و بە تەواوەتی ئەتوانێت بیگەڕێتەوە. زۆر باشە. کاتەمە باسی قۆناغەکانی گەشەکردنی زمانمان کرد. ئەگەر پێش ئەوەی بینێ سەرگرفتەکانی قسەکردن، ژینگە دەوڵەمەندی، بەرکەوتن، قسەکردنی بەردەوامی ناو عایلە، ینی کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئەم منداڵە
گرفتی قسەکردنی ئەگەر هەش بێ زۆر زوو بەسەری دازاڵ ببێ زۆر زوو زمانی بپڕژێ قسەکردن هەر لە گەغەگەخی سەرەتای تەمەنیەوە هەتاوەکو بەکارهێنانی بڕگە و شە و ڕستەوانی لێ بکەوێتەوە. ئەو لە هۆکارەکانی شاهەمانە و خێزانانی کە بۆن منە زۆر پشتگوێ خەنچیان لێدێ بەڵام وەکو ئەوەی کە بەڕێستان ئەیڵێن سەرەتا کە باسی ئەوەکەی خێزانێکی دەوڵەمەند لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی مامەڵەکردنەوە بۆ مناڵەکە زۆر کاریگەری هەیە هەر خێزانێک لە تەمەنی 6 مانگیشەوە زۆر گرنگی بە مناڵەکە با لە ڕووی قسەکردنەوە یاری لەگەڵا بکات تێکەڵاوی زیاتری لەگەڵا بکەن چوونە دەرەوە تێکەڵی مناڵی بکەن ئەمانە هەمووی لە ڕووی قسەکردنەوە بۆ مناڵەکە کاریگەری هەیە زۆر مناڵ هەن بۆن منە کە بەرکەوتەی شاشەنیان ئەوەیە تێکەڵی مناڵ نابن هۆکاری قسە دواکەوتنەکان زیاتر بۆ ئەوە گەڕێتەوە کە تێکەڵی مناڵ نابن کە خێزان زۆر گرنگیان پێنایە کاروباری کەیان هەیە گرنگی بە مناڵەکەیان نادەن. زۆر باش مامۆستا باسی شڵەژانەکانی قسەکردن بکەین شڵەژانی دەربڕین ئەمیان چۆن لە چۆ دەست پێ بکەین تەڵان با بە ڕزبەندی و باسی بکەین بۆی قۆناغ بە قۆناغ زۆر بێت کە بەجێری مامۆستا منداڵانێکی زۆر ئەم گرفتیان هەیە جگەلەوەی کە بوون منەوە منداڵانی کە دەکەونە چوارچێوەی منداڵی تایبەتیان پێدەکرێت بەڵام منداڵانی کشمان هەیە لە ڕووی بایۆلۆژی لە ڕووی بۆ منە ژینگە و شتیاش و هیچ گرفتێکیان نیە بەڵام هەر هەز دەکەن دیسان گرفتی قسەکردن و دەربڕینی بۆ دروستووە. ئێمە گەربی ماسی جۆرەکانی شڵەژانی زمان و قسەکردن بکەین یەکەم جۆر کە هەمانە شڵەژانی گزارش یاخود شڵەژانی دەربڕینە کە بە عەرەبیەکەی پێڵێن لوغەت التەعبیر ئەم مناڵانە ناتوانن گزارش لە خۆیان بکەن گزارش لە حەز و ئارەزۆکانیان بکەن گزارش لەو شتانی کە پێویستیانە ئەنی لە ژیانی ڕۆژانەشای پێویستیانە ئەم ناتوانن دەربڕینی لێ بکەن. لە شڵەژانی جۆری دوم لە شڵەژانەکان شڵەژانی وەرگرتنە یاخود زمانی وەرگرتنە یاخود بۆ نمونە پێی ئەڵێن تێنەگەیشتن لە بەرامبەر لە کەسەکانی چواردەوری تێناگات نازانێت بۆ نمونە چی پێڵێن و چی پێڵێ فەرمان جێبەجێ بکات کە پێڵێن لوغەت الاستیقبالیە بۆ نمونە کاتێک داوای شتێ لە مناڵەکەکەین ئەڵێن ئەو شتەمان بۆ بێنیان ئەو شتەمان بۆ بکەیان ئەو فەرمانەمان بۆ جێبەجێ بکات مناڵەکە فەرمانەکە جێبەجێ ناکات لەمانەی ئەو شتێ ناکات کە تۆ داوای لێەکەی یعنی بۆ نمونە کە داوای لێکەین پەرداخێک ئامان ببێنە کە چەند سادەیە لەبەر دەستی مناڵەکە شایە ئەو تێناکات کە تۆ داوای ئەو پەرداخە ئاوای لێکەی یان داوای ئەو کلێنسەی لێەکەی بۆی بێنین. زۆر باشە ئەمە شڵەژانی قسەکردن و وەرگرتن بوو جۆرێکی ترمان هەیە شڵەژانی زمان و قسەکردن هەم لە گزارش تا یعنی لە دەربڕینە هەم لە شڵەژانی وەرگرتنیشە ئەنی هەردووکیانی بەیەکەوە هەیە مناڵەکە ناتوانێت گزارش لە حەز و ئارەزوو پێداویستەکانی بکات هەروەها لە هەمان کاتیشە لە فەرمان و داواکاری کەسانی چواردەوری تێناکات. زۆر باشە مامۆستا باسی زمان دەکەین خۆر زمانی دەربڕین نییە زمانی زارەکی و نازارەکی هەیە تەواو هەنێ منداڵمان هەیە جگەلەوەی کە گرفتی دەربڕینی هەیە گرفتی نازارەکێکەشی هەیە بۆ نمونە پێویستێکی دەوێ هەز دەکەی ئەم منداڵە کەرەستەیەکی لازمەیان شتێکی پێویستە ناتوانێت نە پەنجەی ئاماژە بەکاربێنێ بۆ ئەوەی کا بڵێ ئەمە داواکاریەکەم و بۆم جێبەجێکەن یاخود نەدەتوانێت بۆ نمونە ئەو پێویستێکە دەیەوێت دەستی دایکی دەستی مامۆساکەی بگرێ و بیبە بۆ ئەو شوێنەی و بە نازارەکی تیامگەێنێ کە ئەم شتەمان پێویستە. بەڵێ ئەو گرفتەشمانە یعنی مناڵێک ناتوانێت بە هیچ جۆرێکیان یعنی دەربڕین لە حەز و ئارەزوو پێداویستەکانی بکات کە ئەمان زۆر قورسترە ئەکرێتەوە مناڵە بۆ نمونە کێشەی ئیفلیجی یاخود بەهۆی پەکەوتەی دەماریەوە هەر هیچ جینێکی نەبێت یعنی نەتوانێت جەستەی و جوڵەش بەکاربێنە بە شێوەیەکی گشتی مناڵەکانی تر کە بۆ نمونە کێشەی جەستەییان نەبێ بە ئاماژە خێزان تێگەێنن بۆ نمونە کە برسیەتی دەست بۆ سکیە بات یان دەستی دایکێکرێ بەرە خواردنەکەی بات بەڵام ئەگەر کەسێک بەکەوتەی جەستەی هەبێت ئەوە ناتوانێت عنی بە جەستەیەکەش گزارش لە دەربڕینی حەز و ئارەزوو پێداویستەکانی بکات. زۆر باشە دوێ قۆناغەکانی شڵۆژانی قسەکردن باسمان کرد باسی هۆکارەکان بکەین ئەو هۆکارانەی کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە زۆرێک لە منداڵان گرفتی قسەکردن و دواکەوتنی قسەکردنیان هەیە. پرۆسەی قسەکردن بە زۆر ئەنداممان هەیە بەشدارە لە پرۆسی قسەکردن و زمانە لەبەر ئەوە پرۆسی قسەکردن پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە بە زۆر هۆکار و شتی تر کاریگەر ئەبێت لەبەر ئەوە
ئێمە هۆکارەکان لە دوو جۆری سەرەکیە کۆکەینەوە. یەکەم جۆریان هۆکارە ئەندامیەکانن کە باسیەکەین کە زۆر شتەگرێتەوە. یەکێ لەوانە شەقبوونی مەڵاشووە. مەڵاشوو ڕۆڵێکی گرنگی هەیە لە دەربڕینی جۆر و سەوتی دەنگەکانە. کاتێ مناڵبوون منە ئێوێ بابایان تاتایەک بڵێ زمانی باتەوە لە مەڵاشوی، ئەگەر مەڵاشوی کون بێتن ناتوانێت ئەو سەوتە دەربکاتەوانێ. ئەوە ئەگەر مناڵێک مەڵاشوی کون بێت ناتوانێت بۆنە وەکو پێویست قسە بکات، گرفتی دواکەوتنی قسەکردنی بۆ دروستە بێ. هەنێ مناڵ هەیە هەر لە دایکبوونەوە بە شێوازێکی بۆ ماوەیی بە مەڵاشوی شەق بۆ لە دایکە بن. جا لە کاتی شیر خواردنە ئەکرێ گەڕانەوەی شیرەکە بێتە هۆی خنکانی، یان گەڕانەوەی شیر بۆ گوێی ناوەڕاست ئەکرێ مناڵەکە تووشی گرفتی نابیستی بکە بە هۆی هەوکردنێکی زۆرەوانە. بۆیە چارەسەری شەقبوونی مەڵاشووە کرێت لە ڕێگەی چاندنەوەی مەڵاشوی دەستکرد بۆ مناڵەکە. دووەمیان شەقبوونی لێوە. زۆر مناڵ هەیە هەر لە دایکە بێت شەقبوونی لێوی هەیە. لێوش ڕۆڵێکی گرنگی هەیە لە سیفات و جۆری دەنگەکانە. کاتێککە دەریەکەین ئەگەر مناڵەکە ناتوانێت ئەو هەوای لە ناو دەمیایەتی قەتیزی بکات، لە ناو بۆشای دەمیایەتی قەتیزی بکات، ناتوانێت دەنگەکان دەربڕێ. لەبەر ئەوە ئەویش پێویست دەکات لە ڕێی نەشتەرکەری و چارەسەر بکرێت بۆی مناڵەکە بتوانێت وەکو پێویست قسە بکات. جۆری سێیەمیان زمان ڕۆڵێکی گرنگی هەیە لە قسەکردن و لە بەرهەمێنانی قسەکردنا. لەبەرەوە هەر گرفتێ لە زمانە دروست ببێت، گرفت لە پرۆسی قسەکردنا دروستە بێت. یەکەمیان بۆ نمونە جیاوازی قەبارەی زمانەکەی کە هەمانە زمان هەیە. بۆ نمونە مناڵ هەیە زمانی گەورەترە، یعنی قەبارەی زمانی گەورەترە وەک لە مناڵێکی ئاسایی، و مناڵشمان هەیە قەبارەی زمانی بچووکترە. لە هەردوو بارەکە گرفت بۆ پرۆسی قسەکردن دروست دەبێت. مناڵی داون باشترین نمونەیە کە قەبارەی زمانیان زۆر گەورەیە، زۆر جار لە دەرەوەی و ئیتر قسەکردنیان ناڕوون و ڕۆشنە بێ بۆمان ناتوانین لیان تێ بکەین. لە باری زمانی یعنی کە بچووکیش بێت هەر گرفت بۆ جۆری دەنگەکان دەرەکان مناڵەکە ناتوانێت پێویست دەنگەکان دەربکات. سێمیان کە هەمانە دێنە سەر ناڕێکی ددانەکان. ددان ڕۆڵێکی گرنگی هەیە لە دەرکردنی دەنگەکانە، بە تایبەت بۆ نمونە وەکو ئەو دەنگانەی کە بە س، ش، چ، واو، یعنی پێویستەکە دانەکان باتەوە لە یەک. زۆر مناڵ هەن ناتوانن دانەکانیان بخەنە سەر یەک بەهۆی ناڕێکی دانەکانی دەرچوونی یەکێک لە دانەکانی زیاتر بۆ پێشەوە. ئەمەش گرفت بۆ قسەکردنی مناڵەکە دروست دەکات. هەروەها جوڵەی شێویلگە مناڵ هەیە بۆ نمونە گرفتی هەیە لە جوڵەی شێویلگە، بە تایبەت شێویلگەی خوارەوە کە ڕۆڵی زۆری هەیە لە قسەکردنە. توانای کۆنتڕۆڵکردنی شێویلگەی خوارەوەی نییە، ئەمەش هەر گرفت بۆ قسەکردنی دروست دەکات. یان دەرچوونی یەکێ لە شێویلگەکان زیاتر بۆ دەرەوە کە ئەمەش هەر گرفت بۆ قسەکردنی مناڵەکە دروست دەکات. یەکێکی تر لە هۆکارە ئەندامیەکان کە هەمانە پەکەوتەیی دەماری پێڵین، وەکو دواکەوتنە ژیریەکان کە منداڵ هەر لە لەدایکبوون یان لە دوای لەدایکبوون تووشی دواکەوتنی ژیری یاخود حاڵەتی دواکەوتنی ژیری بۆ دروست دەبێت. ئەو مناڵانە لە قسەکردنا لە پرۆسی قسەکردنا دوعاکەون وەکو منداڵی ئاسایی نابن. زۆر باشە. ئەو باسی ئەو کۆ ئەندامی جەستەیە، ئەنی تەواو هە لە شەوەیلاگ و لە لێ و لە دانەکان و تەنانەت لە مەڵاش هەمووی کاریگەری هەیە لەسەرەوەی کە منداڵێک دیار بێت کە گرفتی دواکەوتووە. بەڵام هەمانە بۆ نمونە منداڵەکە تەواوی ئەو ئەندامانی جەستە، ینی بڵێ دەم و زمان و شەوی لاگ و ددان و مەڵاش و هەمووی پشکنینی گەل لای کەسێک شارەزا بۆ بڵێ هیچ گرفتێکنی، بەڵام دیسان ئەم منداڵە قسەکردنی دواکەوتووە. ئەگەر بینە لای لاەنە بۆ ماوەیەکە بۆ بورە زۆر بەمان لە کاتی تەشخیصکردنی حاڵەتەکەدا دەڵێن هیچ حاڵەتی کە لە ناوعایلەکەدا هەبووە، بەڵام ئەمەشان دیسان دەکرێت بە ئەگەرێک کەمەوە چکە ڕێژەیەکی زۆر منداڵستا و گرفتیان هەیە. چ هۆکارش کە جگەر لەو هۆکارە جەستەیانە هۆکارە بۆی کە منداڵ لە ئێستادا هۆکاری دواکەوتنی قسەکردنی هەبێت. هۆکارێکی تر هەیە هەر یعنی ئەندامیە، ئەویش بۆ نمونە لە ناوەوانێ ناتوانێت دەنگەژەیەکانی یاخود ناتوانێت سەوت دەربکات کە بم جۆرە مناڵانە ئاڵین کە ناتوانێت هیچ قسەیە بکەن، ناگفت و ناگۆن بە تەواوەتی. هەنێک لە مناڵەکان بە زۆری ئەو حاڵەتەیان هەیە، یعنی ناتوانن دواتریش بکەونە قسەکردن، نابیستنەوەیە، هەم نابیستن هەم
گرفتنیان ناتوانێت قسەیەک بکەن لەبەر ئەوە زۆرێکیان بۆ حاڵەتا گەڕێتەوەش لای پزیشکی پسپۆری قورگ و لوت و گوێ لە ڕێی پشکنینێکی تایبەتەوە دەستنیشانەکرێت کە ئەم مناڵە کێشەی هەیە لە دەنگەژیەکانیان کێشەی هەیە لەوەی کە بتوانێت قسە بکاتن یان نا ئەگەر گرفتی ئەوەی نەبەوە بەڕاهێنان چارەسەرەکرێ هەنگاو بە هەنگاو دواتر باسەکەین بەڵام ئەوەی بەڕێستان وتان کە هیچ مناڵێک کە نەتوانێت هیچ قسەیە کات و هیچ گرفتێکی ئەندامی جەستەی نەبێت ئەکرێ بگەڕێتەوە بۆ هۆکارە ژینگەیەکان کە بۆ نمونە خێزانەکە زۆر ئیمالیان کردووە قسەی لەگەڵان نەکراوە تێکەڵی کۆمەلگا نەکراوە ئیتر مناڵش خۆی بە سروشتی وایە لەڕێی لاسایکردنەوە شت فێرە بێ بەتایبەت کات ئێمە زۆر قسەی بۆکەین زۆر شتی بۆکەین ئەو شتانەی ئێمە وەرەگرێتەوە قسەی پێکاتەوە ئەگەر مناڵێک زۆر لە ڕۆی ژینگەوە ژینگەی کۆمەڵاتی گونجای بۆ لەبار و بۆ نەڕەخسێنرا بێت ئەو کاتەوەش ناتوانێت قسە بکات ئەوە ژینگە سازی جا لە ناو ژینگە سازی یەکێک لە هۆکارەکان مامۆساکە زۆر گرفتەیە لە تەمەنێکی زۆر بچووکدا پێدانی شاشە تەلەڤیزیۆن یاخو ئایپاد و مۆبایل بە ڕێژەیەکی زۆر ئەمیشانێکی لە هۆکارە سەرەکیان وایە بەڵێ یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان لە ژینگەیە کە باسەکەین پێدانی شاشە بە مناڵ جگەلەوەی کە تەرکیزی ئەبات هەموو مشک و دەمارەکانی یعنی بۆ هەموو مێشکی مناڵەکە لەوەیە کۆ بێتەوە کە تەرکیزە خاتە سەر شاشەکە شاشش خۆمان نەزانین کە بە چەند زمانێکی جیاوازە بۆ نمونە بە ئینگلیزیە بە زمانەکانی ترە زمانی کوردی دایکەکەی تێدا نیە بۆیە زیاتر هۆکارە بۆی قسەی مناڵەکە دواکەوێت زیاتر وشە ئینگلیزیەکانی شەزانن بەتایبەت ئەو مناڵانەی کە شاشیان پێدرێ ناتوانن بە کوردی قسە بکەن لەبەری هەروی شتەی شاشەکەی وەرگرتووە پێدانی شاشە زۆر کاریگەری لەسەر قسەکردن هەیە ئەگەر خێزان یعنی زانیتیان گرفتی قسەکردنی بۆ مناڵەکان دروست کردووە بێ بە تەواوەتی یعنی ئەو شاشەی لێ قەتەحکەن نەگەوی بۆ نە بڵێ وڵای من سعاتێک پێ ئەدەم وڵای من نیو سعات پێ ئەدەم نابێت مناڵەکە بە هیچ جۆرێک شاشە ببینێتەوە ئەنجا دەسەکرێت بە ڕاهێنانی قسەکردن و زمان بۆ مناڵانە زۆر باشە مامۆستا ئەو چێژێکە لە شاشە ئەو جوڵەیە ئەو ڕەنگە ئەو دەنگی کە لە شاشەدا هەیە لە ژینگە ڕاستەوخۆیەکە و لەو ژینگەی کە منداڵەکە تێدا دەژی نییە بۆیە زۆر جار منداڵ یعنی هەز دەکەی بە شێوازێک تێکەڵاوی ئەم شاشەی دەبێ وەکو وتت بەڕێزت بۆ نمونە منداڵ هەیە 4 ساڵ و 5 ساڵ وشەی ئینگلیزی بەکاردێنێت دوای ڕێنماییکردن و پێدانی پرۆگرامێک بۆ کارکردنی منداڵەکە بە خێزانەکە تەماشاکەم منداڵە 2 ساڵ 3 ساڵ دوای دابڕانی شاشەکەژەوەی کە زۆر گرفتدار بە بەکارهێنانی شاشەکە تۆ 2 ساڵ 3 ساڵ ئەم منداڵە تێکەڵاوی عایلەکە بۆ شاشەکەی لێ دابڕێندا و ئاسەوارەکانی هەر هەیەی هەمان بۆ نمونە منداڵمان هەبووە کە وشەی ئینگلیزیشمان لەبیر بردێتەوە بە ڕاهێنان بەڵام وای لێ هاتووە کە ئەم وشە کوردیانەی کە دەیڵێ بە ئاوازێکی ئینگلیزیانە دەری دەبڕێ ئەنی شێوازی تەلەڤیزکردنەکە یعنی بەجددی یەکێکە لە هۆکارەکان بەردەوامیش ئاماژەمان پێکردو لە تەواوی بەرنامەکان بەکارهێنانی شاشە بۆ تەمەنێکی بچووک و بە ڕێژەیەکی زۆر مەترسێکی زۆر گەورە دروستەکە لەسەر منداڵ تەنها لەسەر قسەکردن نا لادانی کۆمەڵایەتی دروستکردنی گرفتە ڕەفتارێکاری شەڕانگێزی عینادی ئەمانەی کە زۆر خێزانیانی هاان بەدەستیانەوە هەز دەکەی نامڕتاحەکە منداڵەکان سیفەتانی تێدا هەیە دەستکان خۆش بە مامۆستا پەکەوتەی بیستنش ما بۆ هەر لە کێشە بۆ باسکە بۆ یەکسەر دوای ئەوەی بینە سەرەوەی کە ئەم منداڵانێک کە گرفتی قسەکردنی هەیە هەنگاو بە هەنگاو چۆن لەگەڵیان بچینە پێش فەرموو مامۆستاگەر پەکەوتەی بیستنژێکێکە لە هۆکارەکان لەبەرەوەی هەستی بیستن لەگەڵ پرۆسی فێربوونی قسەکردنا لای مناڵ پشت دەبەستێ بە توندی لە دەستدانی بیستنەکەی مناڵەکە ئایا بە چ ڕێژێک لە دەستی داوە ڕێژەکەی زۆرەیان کەم ئەگەر ڕێژەکەی کەم بێەوە لە ڕێچاندنەوەی قوقاعەوە بۆ مناڵەکە کرێت و ئەتوانێت دەست بکرێتەوە بەڕایەنان و فێرکردنی قسەکردنی و ئەو تەمەنش کە مناڵەکە بیستنەکەی تێدا لە دەستدا بۆنە بەهۆی ڕووداوێکەوە بووە یان بوونە لە گەورەی یان کەسەکە بیستنی لە دەستداوە ئەو کاتەویش هەر بەڕێگەی ڕاهێنانەوە فێری قسەکردن دەکرێتەوەوانێ زۆر باشە ئەمە باسی قۆناغەکانی گەشەکردنی زمانمان کرد لە منداڵدا و هۆکارەکانیشمان باس کرد هیچ شتێک کەماوە بۆی ئیزافەتەن ژینگەکەیان بەڕاوەتی کەشی یەکەم لە هۆکارە ژینگەیەکان کەشی خێزان و پەروەردەی خێزان بۆ نمونە زۆر ناسپێدانێکی زۆر بە منداڵ هەروەها بە هەمان شێوە پشتگوێ خستنێکی زۆر بە منداڵ هەردووکیانەکرێ شەڕێژانی قسەکردن لای منداڵ دروست بکەن یان بۆ نمونە غیرەی هاتنی مناڵێکی نییە بۆ ناو خێزان زۆر جار گرفتی قسەکردن بۆ ئەو مناڵی تریان دروست دەکات کە بەردەوام خیرە لەو مناڵاکات هاتووە یەکێکی تر لە هۆکارە ژینگەیەکان لاسایکردنەوەی بۆ نەیەکێک لە ئەندامانی خێزانەکەش لەژانی قسەکردنی هەیە مناڵ لە ڕێ لاسایکردنەوە فێرە بێت لاسای ئەو کەسا کاتەوە کەش لەژانەکەی هەیە یەکێکی تر لە هۆکارەکان ڕۆڵی قوتابخانە
يعني بۆ نمونە توندی مامۆستا توندی مامەڵەکردنی مامۆستا لەگەڵ منداڵەکەیە یاخود خراپی ڕێگاکانی وانەوتنەوە یان تونند و تیژی لە نێوان مناڵەکان خۆیانە جۆرێک لە گرفتێک بۆ مناڵەکە دروست دەکات کە کاریگەری لەسەر قسەکردن و زمانی مناڵەکە دروست دەکەن. زۆر باشە تاوام ساگەانەرانە دەستکانە سەلامەت. بنەرانی بەڕێزەوەی کە لێرەدا باسمان کرد باسی قۆناغەکانی گەشەکردنی زمانمان کرد لای منداڵ و کارەکانی دواکەوتنی قسەکردن وەک باسمان کرد لە پێشەکی بەرنامەکەشدا دواکەوتنی قسەکردنی منداڵ نابێت فەرامۆش بکرێت دەبێ هەر زۆر زوو خێزان هەست بۆ بکات کە ئایا منداڵەکەی گەشەکردنی قسەکردنی وەکو منداڵێکی ئاسایی یاخود لە دواوەیە ئەگەر هەستی پێکرد دوێ دەمە ڕاوێژ بە کەسانی شارەزا بکات و ڕێنمایی تایبەت وەربگرێت سەبارەت بە حاڵەتی منداڵەکە. بۆ بەشی دووەمی ئەم بەرنامەیەمان باس لە قۆناغەکانی هەنگاو بە هەنگاو کە منداڵە گرفتی قسەکردنی هەبێت چۆن هەنگاو بە هەنگاو یارمەتی ڕاهێنەر بۆ خێزانەکان یاخود بۆ ڕاهێنەر هەندێک تایبینی دەدەین کەوەی کە چۆن هەنگاوی لەگە بندرێت بۆ ئەوی بەسەر ئەم گرفتەدا زاڵ بێت. سپاس بۆ باخچەی کۆشکی منداڵ سپاس بۆ هاوکاران سپاس بۆ میوانە بەڕێزکەم تا بەرنامەی داهاتوو لەگەڵتان دادەم شاد و بەختەوە بەخواتان لەگەڵ.